کەوتنە خوارەوەی فڕۆکەیەک حەزم لە قەندەهار هیوام تێکشکاو لە ناو هەناسەم سەمام لە سێویران بیرم لای گردەکانم پارچە پارچە پارچەیەکم لە سەنتەرێکی ماساژ پارچەکەی ترم لە ناو مەتبەخ چەند پەرداخێکی وردی خاشەکانم سوتای لەوێ لاولاوەکانم برین لەولا لایەکم بۆر لایەکم ڕەشێکم دڵدانەوەی کاتژمێرە بێ ئومێدەکان ڕەشێکم شینێکم بۆ ڕۆح لە دەستدانی مانای نیشتیمان شینێکم بۆ تۆیەکم لە ڕۆژ ئاوا تۆیەکم لە ڕۆژهەڵاتێکم لە ماڵی برادرێکی ئۆپۆزیسیۆن ڕۆژ ئاوایەکم لە ماڵی خوشکێکم خوێنی مەرەکەبی حرفەکانم بۆ دەشوار خوشکێکی ترم فانیلە و دەرپێیەکم لە ناو هۆتێلەکان چاویلکەیەکم لە ماڵی برایەکم چاوی لە کوڕم کچێکم دەستی لە دەستی برام دەستی خۆشم زیواڵ لە ناو برینی خۆپیشاندان و جەنگە نەبراوەکانی ناو ڕۆژنامەکانیشم وەک کتێبە کاس و شکاوەکانم فرمێسکی سوور بەسەردا ڕژاو لە ناو لاشەی جەنتا و قۆندرە و ئارەزوەکاندا دەڵێی فڕۆکەیەک کەوتۆتە خوارەوە ئەمە منم. ستایل دکتۆر فەرهاد پیربالی هەلبەست و نوێسین و هونەر و یعنی هەمی تشێ ئەس حەجێت کەم بۆ چونکی تشتێکە تایبەتمەندیە خۆی نەوەکی تشێ کەسەیە شعراوی نەوەکی یا کەسەیە هونەرێوی نەوەکە کەسەیە بیرکردنەوەی نەوەکە کەسێ ئەوە هە تایبەتمەندیەکە گەڵک بۆمە خۆشیەکە ژێت بینم هەمی تشتێ فەرهاد پیربالی. سەد جار گۆتت باش جارێک بڵێنا سر شەو هاتیەوە یەک خەو مەیەوە حەفت جار تەماشات کرد یەک جار ببینە حەفت جار تەماشات کرد یەک جار ببینە 3 ساڵ نانت خوارد زارێک بڕشەوە پیشێوەی و پشێوەیەکی کۆمێدی وەل بەشداربووە کرد و پێدا بێنەگرێدان گەلک و هەردیستانژی وە کرد و هەمی گەل دابن هەتا بدماهیتتن دوید کەسێ نەدڤیا بدەرکەویدن ئیشت کرد 6 ڕۆژ هەڵتوتێ 20 ساڵ مایتەوە 3 ڕۆژیش سەفەر ئەو هەموو پلازما و پرۆتین و ڤیتامین و هیمۆگلۆبین هەکە رەفتشتێ فەرهاد